بەڕێزانەی ئەو کەسانی کەوا نەخۆشن گوێ لەم فەرموودە خۆشەی پێغەمبەر بگرن صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری لە صحیحدا بە ژمارە فەرموودەی 5641 ناوێتی. سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم إلا حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه. هەر کەسێک لەم دنیادا لە مسلمان و خواناز بێ و بڕوای بە الله بێ سبحانه وتعالى تووشی ماندووبوون ببێ، تووشی نەخۆشی درێژخایەن ببێ، تووشی دڵناڕەحەتی و دڵتوندی ببێ، تووشی نەخۆشی دەرونی ببێ، تووشی خەم و خەفەت و ئازار ببێ، تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەڵڵاهی تەنانەت دڕکێک کە بەرت دەکەوێ و دەستت بەریەکەوێ یەکسەر دەست ئەیشێشیتەوە ئەو دڕکەش کە یەک تۆز ئازارت دەدا ئیلا ئەوە خوای پەروەردگار بە هەموو ئەوانە گوناهت لە کۆڵ دەکاتەوە. کەواتە ئێوەی نەخۆش بەتایبەتیەوەی کە نامەی نووسیبووتی شێرپەنجەمە، هەموو ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیانە، هەموو ئەوانەی کەوا دەرزی و دەرمان بەکاردێنن ئەم ئازارە قورسە وەردەگرن بەڕاستی دڵنیابن چاوتان لە ڕەحمەتی خوا بێ بە هەموو ئەو دەرمان و ئازار و دەرزیانەی کە وەری دەگرن، ئەو عیلاجە کیمیایانەی کە وەری دەگرن هەمووی خوا گوناهتان لێ دەکاتەوە. وەختی ئەزانی لە قیامەتە سوپاس بۆ الله سبحانه وتعالى تۆ پاک بوویتەوە. زۆر خەڵکەیە کاتێکە بەو نەخۆشیانە دەمرێ وەکو مناڵی تازە لەدایک بوو خوای پەروەردگار پاکی کردوێتەوە. کەواتە ئێوە مانەوەتان لەسەر جێگای نەخۆشی دەرزی و دەرمان و ئازار ئەمانە هەمووی ئەو دڵناڕەحەتەی کە بەزەیت بەخۆدا دێتەوە خوایە من شەلەلم، من قاچم نییە، من دەستم ئیش ناکە، من ناتوانم وەکو پێویست خزمەتی خۆم بکەم، خەڵک پێمەوە ماندووە، دڵناڕەحەت مەبە. ئەوە هەمووی پاداشتی خوایە، هەمووی ئەجرە. وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتە ئەمجا سوپاسی پەروەردگار دەکەی یا ڕەبی خوا لێت بەزیاد بێ کە لە دنیادا تووشی ئەو نەخۆشیە بووم، ئەم پلە بەرزەی بەهەشتم، ئێستا کە لە جەهەنەم ڕزگارم بوو گوناهەکانم لە کۆڵم بوونەوە و ڕیسوای قیامەت نەبووم، بەرهەمی ئەو نەخۆشیە بوو، بەرهەمی ئەو ئازارە بوو. دەبەرەوە دڵتان خۆش بێ بە ڕەحمەتی خوای پەروەردگار. ئەوە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەروەها دڵناڕەحەت مەبن تۆ لە کاتی ساغیدا کۆمەڵە عیبادەت و تاعەتت کردووە ئێستا بە نەخۆشی وەکو جاران بۆت ناکرێ. مژدەتان لێ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک کە عیبادەتێک دەکا إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا. لصحيح بخاري فرمودك هاتوا هر کەسێ لە کاتی ساغ و سەلامەتیدا لە کاتی تەندروست باشیدا لەو کاتەش کە لە ماڵەوەیە عیبادەتێک نوێژێکی سنەت زیکر و تەسبیحاتێک قورئان خوێندنێکی ئەنجامدا بەڵام کاتێک کە نەخۆش کەوت لەبەر عیلاج و دۆرزی و دکتۆر و دەرمان و عیادە و ئەمانە ئەو دەرفەتەی بۆ نەڕەخسا یان چوو بۆ سەفەرێکی خێر و حەڵاڵ ئەو دەرفەتەی جارانی بۆ نەڕەخسا وەڵڵاهی خوا دەفەرمێ ئەی فریشتەکان هیچی لێکەم مەکەنەوە. جاران چی کردووە لە ساغیدا ئێستا لە کاتی نەخۆشیدا کە بۆی ناکرێ، لە سەفەری حەڵاڵا کە بۆی ناکرێ، هەموو ئەجر و پاداشتەکەی بۆ بنووسن.